سڵاوتان لێ ببینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتەو سەیارمانم و ئەم بەشە لە بەرنامەکانتان پێشکەشەکەم. لە بەشە لە بەرنامەکەیە داوەتم کردووە لە هاوڕێیان عەبدوڵای دارابی و هومایونی گودازگەر تا تاوتوێ بکەین لەسەر بارودۆخی ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستانی عێراق و مەسەلەی چەککردنیان و پەیوەندیان لەگەڵ پەیوەندی دەوڵەتی هەرێمی کوردستان و جمهوری ئیسلامی لە پەیوەند بە مەسەلەیە. سەرشتان بۆ ئەم توێژە ڕاکێشم. هاوڕێیانی عزیز هومایونی گودازگەر و عەبدوڵای دارابی، سڵاوتان لێ بێ و سوپاستان دەکەم بۆ ئەوەی کە بانگێشتی منتان قبوڵ کرد بۆ ئەم توێژە. هاوڕێ عەبدوڵا، گوێ لە دەنگی منە؟ میکرۆفۆنەکەت داخراوە. سڵاو بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەو. هاوڕێ هومان، گوێ لە دەنگی منە؟ بەڵێ ڕێز و سڵاو بۆ خۆت و هاوڕێ ئابۆ هەروەها بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەو. لەبەر پژواک داواتان لێکەم پرسیارەکەم ئاراستەی هەر کامێکتان بوو ئەوانی کە میکرۆفۆنەکان ببەستن بە دەنگ نەیاتەوە. لە تۆ دەست پێکەم هاوڕێ هومایون سەبارەت بە ئەم کێشەی چەککردنی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستانی عێراق ساڵهای مەترەحە. بۆچی ئێستا لەم سەردەمەیە کە دوای چوونی هەیئەتێکی جمهوری ئیسلامی بۆ لای دەوڵەتی عێراق مەسەلەکە جدیتر بۆتەوە، بە تایبەتی دوای تێکەڵچوونی بینی دوو سازمانی زەحمەتکێشانی مۆحتەدی و ئیلخانیزادە لەگەڵ ڕزای کامیە؟ فەرموو وەڵام بدەرەوە. هەروەکەوە ئیشارەتان پێکرد، ئەم مەسەلەیە مەسەلەیەکی قەدیمی ترە و هەڵەگەڕێتەوە بۆ مناسباتی دەوڵەتی عێراق و جمهوری ئیسلامی، هەروەها مناسباتی دەوڵەتی جمهوری ئیسلامی و هەرێمی کوردستان، حکوومەتی ئەحزاب لە کوردستانی عێراق. هەر لە ساڵهای پێشەوە جمهوری ئیسلامی زەختی خستووە سەر هەم حکوومەتی مرکزی و هەم دەوڵەتی هەرێم لە کوردستانی عێراق بۆ ئەوە کە بارەگا و ئوردوگاکانی ئەمە حزبانە لەوێ هەڵپێشێ. بەڵام هەموو کەس ئاگادارە تەنیا ئەمە مەحدود بەوە نەبوو، ئەمە بەڵکە جمهوری ئیسلامی هەمیشە بە ناردنی جاسوس و تروریست و ئەمانە دەسوەردانی لە نەبووە و هەمیشە خەریکی جەنایەت بوو لە کوردستانی عێراقا بە شێوەگەر مختلف. بەڵام ئەوەی کە ئێوە پرسیارەکەتانەکە بۆچی لەم دەورانە ئەمە زیاتر حاڵەتێکی خێرای لەسەر خۆی گرتووە، ئەمانە هەڵگەڕێتەوە بۆ چەندین هۆم بە ئیسڵام. یەکێ لەوانە خودی جمهوری ئیسلامی لە ناوەوە هەروەک هەموو کەس ئەزانێت بەرامبەر بە قەیرانێکی سیاسی اجتماعی زۆر جمهوری ئیسلامی بەرامبەر بەوە زۆر زەعیفە، یعنی وهای پێ هاتووە کە کەوتەسە هەموو پەلەقاژەیە بۆ بتوانێت لە ئەو بحرانە خۆی نەجات بدە. یەکێ لە دەلیلەکانی کە ئەوە فشاری هاوردووە بۆ ئۆپۆزیسیۆنی خۆی لە کوردستانی عێراق عیبارەتە لە ئەمە کە بتوانێت تا ئەنازەی خۆی نەجار بدا و ئەم مەسەلە بە مەسەلەی دەرێکی مەرزەکان و ئەمانە زیاتر بە ئیسلاح لە قەڵەم بدا. ئەمە دلیلێکیە. دلیلی تریشی ئەوە کە لەگەڵ دەوڵەتانی دوای ئەم خیزشەی کە لە ئێرانە بوو، دوای ئەو قیامەی کە لە ئێرانە بوو، بلەخەرە دوای مدەتێ هەروەها کە دەوڵەتانی غەربی هەمیشە پشتیوانی جمهوری ئیسلامی بوون و بەڕاستی لایەنگری ڕوخان و لاچوونی نەبوون، دووبارە کەوتنە و سات و سەودا لەگەڵی و جۆرەهای لایەن بۆ خاڵی کردووە کە بتوانێت بازە کارگەرێ بکە. هەموو کەس ئاگدارە ئەوە تا مجاهدین لە ئالبانی ئاوا کنترۆلکرا، ئەوە تا فعالیەتی ئۆپۆزیسیۆن لە خارج کشور محدود کراوەسەوە و هەروەها هێرشی خودی جمهوری ئیسلامی بۆ سەر مەرزەکانی کوردستان و بمبارانکردنی مەقەڕەکانیان و ئەم جارش لە ئاخرا فشارهێنان بۆ دەوڵەتی عێراق و بۆ هەرێمی کوردستان کە بارگای ئەمانە هەڵپێچێ. هەمووی ئەمانە بەشێکن لە ئەو نەخشە عمومیە کە جمهوری ئیسلامی لە ڕابطە لەگەڵ کشوەرگەری منتەقە و کشوەرگەری غەربا بووە. جمهوری ئیسلامی تەنی داوە بە پاشەکشێهایەکە پێشتر سابقەی نەبوو، وەکو ارتباطکردن لەگەڵ عەرەبستان، لەگەڵ مسر، لەگەڵ بەعزە کارگەرێک وا دیارە قەرار و مەدارێک و یا تەوافقنامەهایەکی منتەقەیی و جەهانی لەگەڵ ئامریکا و هێزەکانی ترا بووە کە بەشێک لە ئەم حملەکردنە بۆ سەر خەڵک، بەشێک لە حتا ئەم کوشتار و
زیندانی و ئیعدامکردن لە ناو و ئەم دەستدرێژیە بۆ سەر ئۆپۆزیسیۆن لە کوردستانی عێراق عیبارەتە لە خودی ئەم قەرار و مەدارەوە لەگەڵ دەوڵەتانی ترابوویە. بە تۆری کولی من ئەمە بڵێم خودی ئەم پرۆژەیە هەرچەند وانیشان ئەداکە ئەمە جمهوری ئیسلامی دەسەڵاتدارە، بەڵام لە واقعا ناشی لە نقطە ضعفی ئەساسی جمهوری ئیسلامیە کە بەرامبەر بە هەڵچوونی مەبارزاتی کۆمەڵانی خەڵک لە ئێران ئەحساسی خەتەر ئەکا و دەیان نمونەمان ئێمە حتا لە ناو خودی جمهوری ئیسلامی و ڕیزەکانی بووە لە ئەخلافەکانی بووە لە لابردن بووە لە خەڵقی مەسئولیت لە مەقاماتی بووە و لە شکاف و دووبەرەکایەتیە کە لە بین خۆیان بووە. ئەمانە هەموو ئەوانە بە ئێمێژێ کە جمهوری ئیسلامی بۆ جوابدانەوە بە ئەو خێران و بحرانە کە بەرامبەر بە اعتراضاتی مردم ڕوودەڕوویە خەریکە ئەم کارانەکە ئەگەر نا هیچ ڕەبێکی بە قەدەر قودرەتی و دەسەڵات و نازانم دەستباڵای جمهوری ئیسلامی نییە، نیشانەی زعفی جمهوری ئیسلامی. ئەگەر وەخت هەبێ ئەتوانین لەسەر جەمبەهای تری ئەمە کە هەڵەگەڕێتەوە بۆ هەرێم و یا سیاسەتی ئەحزابی قسە بکەین. بەسەر حتممە دێنەوە بۆ ئەو پرسیاران ژەکەین. هاوڕە عەبدوڵای دارابی دێمە لای تۆ لە پەیوەند بە مەسەلەیە ئەسەن تەئسیراتی ئەمنەوە لە چەکردنی ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستانی عێراق چییە بۆ سەر کۆمەڵگای ئێران و تەنانەتی هەرە و پرسیارشکە لە هاوڕێ هەماین کردم لە بەڕای تۆ بۆچی ئێستا دەستی پێکات بەتایبەت دوای ئەم ئاخێزە جەماوەری کە دەستی پێکوتن ساڵهای ئەمانە نەچوونەتەوە هیچ چالاکییان نەبوو لە کوردستانی ئێران بۆچی ئێستا ئەم مەسەلە جدی بۆتەوە بووی فەرموو. قورسایی ئەم حرەکەتە لە شرایەتی ئێستا فرەتر هەڵەگرێتەوە بۆ داخلی ئێران بۆ فاکتۆرهایەکیش کە لە رابطە لەگەڵ داخلی ئێرانە لە سەطحی جیهان و منتەقا هەن لە خاوەرمیانەتە ئەمریکا و ئەوروپا بەلەخەر لە جریانایە ئەم شتانە کە هومانیشی شاری پێکرد دەقەن وایە چون بە خودی خۆت چەکردنی ئەمانە بۆ جمهوری ئیسلامی نەفعی نییە مەگەر اینکە بتوانێت تەئسیرێدا بنێت لەسەر وەرەی خەڵک چون شەڕی ئەسڵی لەگەڵ تەبەقەی کارگەرە لەگەڵ ژنانە لەسەر خەڵکی تێکۆشەر و ئازادی خواست کە ڕژیمی جمهوری ئیسلامیان ناوێت. ئەمە مەترسیە هەم بۆ خودی جمهوری ئیسلامی هەم بۆ وڵاتانی منتەقە و هەم بۆ ئەمریکا و دووەلی غەرب. ئەوان ئەگەر گەرێکیان بە ئینتخاب بکەن جارێک بەقای جمهوری ئیسلامی ئەگەر بۆ فرێشیان مناسب نییە و مەطلوب نییە ئەمە هەڵەبژێرن. ئەویش لە شەرایەتێکە کە بالاخره لە دەستە ڕاستیەکانی خودی ئۆپۆزیسیۆنە هێشتا نەیانتوانیوە ئەو انتخابە و ئەو جانشینە تعین بکەن و یارمەتی بن کە جمهوری ئیسلامی ئەگەر ڕوخە ئەوان بێنە سەرکار. بەڵامی سەر لەوە ترسیانە ئەگەر ئەم خەڵکە کاتۆتە مەیدان ئەم خەڵکە کە کرێکاران و زەحمەتکێشان و ژنان لە ڕاسیۆن و ڕۆژ بە ڕۆژ ئەم تەحەڕکات و ئەم حرەکات و ئەقدامە ڕادیکالتر ئەبێت و ترسیان لەمەیە ئەگەر ئەمە بێتە سەرکار و هەمومان تیازەرەکەن دەرنەتیجە دەست بردن بۆ ئەوە کە ئەمانە چەکن لە شەرایەتی ئیسا هەڵناگەڕێ حتا بۆ ئەوە کە دوو بەش لە زەحمەتکێشان پێکەوە شەڕیان بۆ یان نەیان بووە. ئەسڵەکەی فاکتوری ئەساسیار وا ئیشارەم پێکرد ئێرانە خودی ئێرانە خودی ئێران مەبەستم خودی خەڵکەکەیەسی کام خەڵکە رازی نین بە جمهوری ئیسلامی بە هیچ شێوەیە وەکو تاقە فاکتۆرە ئەم فاکتۆرە گەورەترین فاکتۆرە حتا لە بحرانی اقتصادی لە بحرانێک فەرهەنگی و لە بحرانگەلێکی تر کە جمهوری ئیسلامی ئەلعان تووشی بووە و ڕۆژ بە ڕۆژ عەمیق و قوڵترە بێتەوە. ئەمە کە نایانەوێ خەتەرێ جدیە بۆ هەمویان بۆیە ئیسا خەریک معاملەکردن لەگەڵیا و هەروەها جمهوری ئیسلامی خەریک پاشەکشەیە بۆ بەقا بۆ توول عمری زۆرتر هەمووشیان نەزانە ئەمە فەقەت بۆ بەقایە و ناتوانن ئەوان تەئسیرێ وا دابنێن کە واقعاً جمهوری ئیسلامی هاوڕێ عەبدوڵڵا دەنگە بڕاوە میکرۆفۆنەکەت بەست دەست بەری کەوتووە میکرۆفۆنەکەت بۆیە ئەوان تەلاش ئەکەن کە نیشان بن قدرەتیان هەیە تواناییان هەیە ئەم قدرەت نیشاندانە ڕوو بە خەڵکە دەڕێکم بە خەڵکەکە بێژن کە ئێمە مقتەدرین و ناڕوخین و خەیاڵی خاوە و ئەمریکا و چۆ لە پشتمانە مەسەلەی ئەسلی ئەمەیە وە لەم چوارچەوە ئەوان هەرچێکیان پێکرێکەکەن وەکو کراوە تا ئێستا بالاخره تقیلیان کردووە ممکنە چەکیان کەن ممکن وەکو بەڵایە خراپتر لە مجاهدینە بەسەر بێنن.
ومن وازر اما مسألة جدية كأبي افكار عمومي لإيران ولدروي إيران متوجه أما بين لسر أما فوكوسكا وأما قرصو قائم الراب بقري وبزاني باشترين فاكتور وكر رجيم الجمهوري الإسلامي بالروخي خدي أو خلقن كان محلي كارو جينا رجيم يعني شاندين صالة بشالش كيشا وبهيش ويتعيس نتل تجير وك لما قابل الجمهورية الإسلامية كورنش كان ويا باشك شبكن أما أوش تيبا نظر منك إشارة من فيك هەڕێ جمهوری ئیسلامی لە سەرەتای دەستپێکردنی ئەو ئاخێزە جەماوەری دوای مردنی یا کوشتنی ژینا چەندین جار هەوڵی دا کە مەسەلەی کوردستان جیا بکاتەوە بڵێ ئەوە جەماعەتێکی تەزیە تەڵەبن دەستی کرد بە تۆباران زەمزەمەی ئەوەی کە دوای کوشتنی خەڵکێکی زۆر لە مەهاباد و سنە و بۆکان و هەروە جوان ڕۆوانە هەوڵیدا بڵێ ئەچم بۆ ناو کوردستان بۆ لێدان لە مەحزابە و ڕەبتی باتەوە و تەریکی کاتەوە بەنسبەت شارەکانی ترەوە ئەمە دەمێکە دەستی پێ کردووە و ئێستا زیاتر مەسەلەکە بۆی جددیە و دەور و نەخشی ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستانی عێراقیش یعنی هەرێمی کوردستان چیە لەم مەسەلەیە میکرۆفۆنەکەتان حقيقة بڵێ ئەم قەزیە وا هەڵگەڕێتەوە بۆ چەکردن و بە ئێسلاح پاشەکشێکردن بە ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە کوردستانی عێراق ئێستا ئیستر شایع و دەنگ و ئەم جۆرە شتانە نییە ئەم مەرحەلە فەرقەکە لەگەڵ جاران مەقاماتی ئەمنیەتی جمهوری ئیسلامی لەگەڵ هاوتای ئەمنیەتی خۆیان لە بەغا هەروەها لە تەک وەزیری داخڵە لە هەرێمی کوردستان بە ئاشکرا و عەلەنی سەنەدی ڕسمیان ئیمزا کردووە قەراردادی ڕسمیان ئیمزا کردووە و بڵاویان کردەوە کە ئەبێ ئەم ئەحزابە لەوێ نمێنن من پێشەکی ئەمەوێ ئەوە بڵێم کە ئێمە ئەلاڕغمی ئەوە هەر نەزەرێکمان لەسەر ئەم ئەحزابی ئۆپۆزیسیۆنە هەبێت لەسەر سیاسەتەکانیان هەبێت و ئەمانە ئێمە ئەم شێوە مەحکوم ئەکەین و پێمان وایە خودی ئەمە سەرڕای ئەوە کە ماهیەتی سیاسی ئەمە ئەحزابە چییە تەسیری منفی لەسەر ڕۆحیە خەڵک لە کوردستانی ئێران داهێنێت لەناو خەڵکە ئەبێتە باعث تا ئەنازەیەک نائومێدی و لەوانەیە ئەگەر کۆمەڵانی خەڵک وەک تودەیەکی وەسیع لە کوردستانی عێراق تەماشای ئێرانە تەماشای ئەەکەی بە ئیسلاح نیشانەگەرێکی خراپی ئەتوانی بێ لە نێو جەماعە هەر بەم بۆنەوە ئێمە دەستدرێژی و ملۆڕیە جمهوری ئیسلامی کە ئێستا ئیتر خەریکە ئەچێتە مەرحەلەی ئیجرا ئێمە ئەمە مەحکوم ئەەکەین ئەوە کە ئێستا باسی لێ ئەکرێتە باسکردن نییە بەڵکە بەداخەوە خەریکە ئەچێتە مەرحەلەی ئیجرا ئێمە لە خودی ڕاگەیاندن و ئطلاعاتێکا کە خودی ئەم ئەحزابە یەکە ئەیدەن وە لە بەشی عەلەنی دنیای مەجازی و میدیا بڵاو ئەبێتەوە ABC کە دەستیانداوە بە ئەم کارەوە جمهوری ئیسلامی عەمەڵەن ئەمە خەریکە ئەباتە پێش حکوومەتی هەرێم بانگی کردە لە ڕەهبەرانی ئەم ئەحزابە وتیانە ئێوە ئیتر ئێمە هیچ کارێکمان پێ ناکرێت ئەبێ ئێوە ئەم ئوردوگا و ئەم بنکە مسلحانەتان ئەبێ لابن و بی پێشنەوە ئەبێت و پارلمانتاری لە عێراق قسەیکی کرد یا مەقامی جمهوری ئیسلامی لە تاران تەنیا قسەیکی کردوێت و ئەمانە کەوایە مەسەلەکە زۆر هەستیارە ئەوەی کە ئەگەڕێتەوە سەر ئەوە کە جمهوری ئیسلامی هەمیشە باسی تەزیە تەڵەبی و پلان و ئەمانەی کردەوە بە ئەم اتهامەوە حملەی هێناوەسە سەر کوردستان و ئەمانە هەموو کەس ئەزانێت لە بیرەوەری تاریخی شاید نزیک بە 100 ساڵەی ڕابردووە ئەمە هەمیشە یەکێک لە گۆپاڵەکانی دیکتاتۆری بووە لە ئێرانە مهم نییە کام حکوومەت لە مەرکەزا بووە شا بووە جمهوری ئیسلامی بۆ یا هەرکە بووە بۆ سەر خەڵکی کورد لە کوردستانە کە هەر وەختەی لێرەوە ناڕزایەتیە دەرکەوتووە حتا جنبشی ئازادی خوازانە دەسی پێ کردووە وەکو زمانی قیام ساڵی 57 و ئەمانە تەنیا گۆپاڵی وا بەدەست مەرکەزەوە بووە و بەهانەیە کە بەردەستیەوە بووە بۆ لەشکەرکشی و کوشتار لە کوردستانە ئەم مەسەلە بووە دیارە لە مەسەلەی ئاخێزی یەک ساڵی ڕابردووشە جمهوری ئیسلامی هەر بە ئەم ئتهامەوە یا هەر بە ئەم گۆپاڵ و شعارەوە هات بۆ کوردستان ئەوە واقعیەتێکە ئەبێ دووشت لە یەک جیا بکەینەوە ئەوە کە مبارزەیە هەیە بۆ لابردنی ئەم ستەمەکە لە کوردستان ئایە ستەمی ملیەکە تاریخچەیەکی خوێناوی لە پستەرە
ئەبێ ئەمە لە یەکش جیا بکەینەوە ئەویش لە ئەحزاب و جریاناتێکە ئەمەیان بەدەستەوە گردووە و لێ خەریک سیاسەتێکی ترن ئەبێ ئەمە لە یەک جیا بکەیتەوە بە تۆر واقعی ستەمی ملی و مبارزەکردن بۆ لابردنی ئەمە حقێکی ڕەوایە ئێمە وەک کۆمونیستەکان بە ڕۆشنی و تومانە ڕێگە حالمان چییە و چارەسەرمان چییە بەڵام ئەحزابێ وا تحتی ئەم ناوە یا بە دەستگرتنەوەی ئەم بەهانە خەریکی سیاست هەیەترن ئەمانە حقیقەتەن زەرریان بووە و ئیسە زەرریان هەیە حتا بۆ خودی ئەو بەرامبەرکیەکە کۆمەڵانی خەڵک بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەیکەن بۆ لابردنی مەسلەی ملی ئێوە تماشاکەن ئەم ئەحزابە بالاخره لە سازشکاریان بەرامبەر بە جمهوری ئیسلامی لە ئەواکە هیچ ڕەبتێکیان بە خواستی ڕادیکاڵی جامعەوە نییە خەریکی ساد و سەودان لەگەڵ هەر کەسێک وە لەسەرەوە گەریکی بێت کە سەری شۆڕشەکەیان ببڕێت لە ڕزاپەهلەویە بگرێت تا خودی جمهوری ئیسلامی تا هەر کەس ئەوان کە هەڵەگەڕنێ و لە حزبی دموکراتەکان و بگرێت تا جەماعەتی ترکە ناوی خۆیان ناوە زەحمەتکێشان و حتا باقەکەی تریشیان ئامادەن بۆ هەر سازان و سات و سەودایە ئەمە لەگەڵ ئەو بۆچوونە یان لەگەڵ ئەو خواست و متاڵباتە وا کۆمەڵانی خەڵک وا خەڵکی هەژار و فەقیر هەسیان نایێتەوە چۆن ئەم بەرامبەر بە خودی ئەو جنبش و بە ئیسلاح ئاخێزی ئەوانە ئەوێسێتەوە ئەوە لایەکەوە تماشای حکوومەتی هەرێم کەن کە ئەم ئەحزابە ئێستاهان بە ئیسلاحی خۆیان هان لە خاکەکەی ئەوە لەوێ نیشتەجێن ئەم حکوومەتە هیچ پرینسیپێک یا هیچ دامنەیەکی بۆ ئەوە کە گوێ لە مشتی جمهوری ئیسلامی و دەوڵەتانی تری منتەقە وەک تورکیە بێ هەر نییە هیچ حد و مەرزێکی نییە لە نەتیجە وەختێک تماشاکەی بەرامبەر بە ئەم ئەحزابەوە بە قەوڵی ئەوان بۆ کوردوە ئەکەن بۆ کوردایەتی و ئاکەن کە لە نظر ئێمە وان نییە خەریکی کارگەرێترن بەرامبەر بە ئەوانە بزانێت چۆن ڕەفتار ئەکا لێرە ئەم شعارەکە هەموو کوردی هەموو ئەبێ منافعی کورد لە بەرچاوانە بێت و ئەمانە پوچەڵیەکەی دەرئەکەوێت وەختێک کە خودی حکوومەتی هەرێم ئاوا یەکەیەکە خەریکە ئەمانە جەم ئەکاتەوە و سیاسەتی جمهوری ئیسلامی و حکوومەتی مرکزی عێراق زیاتر خەریکە جێبەجێ ئەکا تا مەسلەی کورد و ئارمانی کوردایەتی و ئەمانە هەموو پوچن وەختێک کە مەسلەی منافعی ملی منافعی مادی حکوومەتی حزبی حکوومەتی دەسەڵاتی حکوومەتی هەرێم هاتەکایەوە ئەوانە هەموو فروفیشاڵ ئەچێتە دواوە ئەمە من بۆ ئەوە ئێژم کە کۆمەڵانی خەڵک لە کوردستان بزانن کە شعاری ئەم ئەحزابە بەڕاستی درۆیی نەست بەڕاستی ئەمان سیاسەتیان بۆ چتگەرێترە ڕەبتی بە ئەو جوڵانەوە یان ڕەبتی بە ئەو داخوازیە بەرحەقی کە مردم گەرەکییانە ئەو ستەمە لەسەریانە نەمێنێ حەقیقەتەن نییە بەڵکە بە ئەم سیاسەتانەی کە کردیانە لەگەڵ ئەحزابی ڕاست ئەحزابی هەمیشە دەسەڵاتدار وەگرێکیانە لەسەرەوە بازەمت خۆیان پسەپێنن ئەوە بە ئێمەژێ کە بەرامبرن ئیتفاقن لەگەڵ ئەو جوبشا ئەمە تەئسیری بووە لە ئەوواکە ئەم جمهوری ئیسلامی و ئەم ئەحزابە بێن ئاوا بۆمبارانی ئەم ئوردوگانە بکەن و نەتیجە خراپەکەی و یا وەک من باسم کرد لە ناو جامعات تەئسیری خراپ دابنێ و بێتە باعیسەوە کە لەوانەیە بۆ ماوەیە لەبار ڕۆحی و تەئسیری منفیش حتا لەسەر جامعات ئەمەوێ ئەوە بڵێم کە جمهوری ئیسلامی سینی سەرەکیە مجرمی سەرەکیە و قابل محکوم کردنا بەڵام سیاسەتی ئەحزابی ناسیۆنالیستیش لە بنبەس و لە ئەوە کە خەڵک لە ئەم جنبشانە بە ئیسلاح بە فیڕۆ بچێت وەکو ئەوان باسیەکەن ڕۆڵەی خەڵک خوێنی بە فیڕۆ بچێت ئەمە ئەم جارە نییە لە تاریخی 40-50 ساڵ 60 ساڵی ڕابردووە ئەوەی کە پیانەوت ئاش بەتاڵ و ئەوەی کە پیانەوت گوێ لە مستی شای ئێران و ئەوەی کە ئەمان کردیانە بەرامبەر بە هاوردنی لەشکری کشوەرانی تر بۆ ناو یەکتر سابقەی توولانی هەیە کە لە ئەم وەختە کورتا نابونجێ. سپاس هاوڕێماین هاوڕ عەبدوڵڵا دارابێ هاوڕێماین بە وردی باسی ئەم مەسائلەی کرد کە ئەم ئەحزابەی کە ئێستا بە ناوی دفاع لە خەڵکی کوردستان لە کوردستانی عێراق نیشتەجێ بوون و هەرجار لەگەڵ ڕزای پهلەوی لەگەڵ خودی جمهوری ئیسلامی لە ئۆسلۆ چەند ساڵ خەریکی سات و سەوتا بوون نەسازان وای لێ هات کە ئەمجار لە قاو درا لە واقع ئەشامیز لە خەڵکی بشارنەوە یعنی حتا سیاسەتیشیان بە ناشەفافیە لەگەڵ جمهوری ئیسلامی لە خەڵکی کوردستانی ئەشارنەوە سەبەبی ئەم نوع لە کارانیان چییە بۆچی سەرڕای ئەمەش کە ئەم نوع لە کردەوەیانیان هەیە و هاوڕێمانیش باسی کرد کە سەرڕای اختلافی سیاسی لەگەڵ ئەمانە ئێمە هەر مخالفی چەکردنیانین و ئەوە خەڵکی کوردستانە بێ بڕیار بدا لە دوا ڕۆژی ئاڵوگۆڕیەکی سیاسی لە کوردستانە
بوو بینەرانمان تۆزی تەوزیح بدە لەم پەیوەندەیە. هاوڕێ عەبدوڵڵا اعتراضات حەوەشمانی ڕابردوو بە باشی نیشانی داکە جمهوری ئیسلامی ئەبێ بڕوخێ و هەر نەو دەستدرێژەیەکی بۆ سەر خەڵک و بۆ سەر ئەحزاب مەحکومە ئەمە واقعەتێکە کە ڕوویدا، بەڵام لە عین حاڵە پەیامی خەڵکی کوردستان بەتایبەت کەیسە وەکو چشم و چراغی خەڵکی ئێران باسی لێ یەکەن پەیامێتنی تیا بوو کە ئێمە لە عین حاڵە ئەمانەوە جمهوری ئیسلامی بڕوخێنین، بەڵام لە عین حاڵات حاکمیت و دەسەڵاتی ئەحزابی ناسیۆنالیستی کوردیشمان ناوێ. ئەمە لە مبارزاتی ڕۆژمەڕەیانە، لە شعارەکانیانە، لە تاکتیکەکانیانە، لە پەلاماریان بۆ سەر جمهوری ئیسلامی، ئەمانە هەموو بەرچاو کەوت. ئەمە واقعیتێکە، ئەمە تەغییر و تەحوڵێکی بنیادیە لە خەباتی و ئاعترازاتی خەڵک لە ماوەی 70 ساڵی ڕابردووە کە بە عناوینی مختلف لە چوار پارچەی کوردستانە بە خەڵکی کرێکار و زەحمەتکێش تەحمیلیان کردو و توانیانە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بکەن بە سەکۆیە، یعنی ئەحزابی ناسیۆنالیست گەریکیان وە بیکەن بە سەکۆیە بۆ خۆیان بە ئاوات و ئامانجی سەرمایەدارانەی خۆیان بگەن. تۆ ڕاست دەکەی تۆڵێ لە ئوسلۆ مزاکرایان کرد و نەیشانیەش خەڵک ئاگادار بێ و بە نەتیجەنەکە من ئەڵێم 70 ساڵ ئەم باسی مزاکرە، شەڕ مزاکرە وەگەیشتن بە ئامانج، ئەمە ئیستراتیژی ئەحزابی ناسیۆنالیستە لە هەر چوارپارچەی کوردستان. ئەمان گەرێکیانە بە وەسیلەی ئەم برینە، ئەم زەخمە، ئەم ستەمە لە خەڵکی کورد ئەکرێ و ئەبێ ئەم ستەمە لا بچێ بۆ ئەوە خەڵکی کورد خۆی تەسمیم بگرێ و بڕیار بە لەسەر ژیانی، ئەمە لەلایەن ناسیۆنالیستەکان و گومە. بەڵام جوابی خەڵک ئەمجار جۆرێکی تر بوو و نیشانیاندا مەرگ و نەمان بۆ جمهوری ئیسلامی و بە ئەحزابی ناسیۆنالیستی کوردیشیان لە هەر چوار پارچەکەوت کە ئێمە ئێوەمان ناوێت، چونە ئێوە لە جەهەتی بەرژەوەندی مونافعی خۆتان نایکەن، ساڵە مزاکرەیەکەن. ناوسەکەت ئەمە ئەم پێوانەیە لەکوێوە هاتووە کە کوردستان دەڵێ ئێمە ئێوەمان ناوێت بە چه فاکتێک؟ ئەم پێوانە لە شعارەکانیانە، لە شعاری خەڵکە، لە ڕادیکالیزمێک کە خەڵکی کوردستان و لە ڕاستی و ژنان نیشانیاندا لە تووری حەوەشمانی ڕابردووە بەرامبەر بە هەم بە جمهوری ئیسلامی کە پیاوت ئەبێ سەرنگونبی و هەم جوابی هیچ نەوە شعارێکی ئەحزابی ناسیۆنالیستە نەداوە. یەکێک لە فاکتۆرگەل مهمی بحرانی خودی ئەحزابی ناسیۆنالیست کە ئیسە بەم شێوە جمهوری ئیسلامی تەپیاوەچەنی و تەلاش ئەکاکە بێژێت بیان چەسپێنێ بە خەڵکۆ، چون حەزەکە کوردستان خەڵکەکەی بێنە مەیدان بە شعاری ئەحزابی ناسیۆنالیستی ئاعتراضکەن کە سەرنگونی ڕژیمیتیان نیە. بۆیە من گەرەکمەوە بڵێم کە ئەمە هاوڕێ عەبدوڵڵا دەست دەیی لە میکرۆفۆنەکە قەتیەکەی تکایە قسەکانێک بڵێرەوە. گەرەکمەوە بڵێم کە ماوەی ڕابردووە خەڵکی ئێران بەئاخرە ئاعترافیان کردبەوە کە کەیوە چشم و چراغی ئەمن ئێوە لە سەنگەری مقدمی خەبات بۆ ڕزگاری خەڵک لە ئێران لە دەست نظامی سەرمایەداری و بۆ گەیشتن بە ئازادی بەرابەری ڕفا و خۆشبەختی پێش قەدەم بوون. ئەمە نیشانەی ئەوە بوو کە جوابێکی مثبت بوو بە کۆمۆنیستەکانی کە لە 40 ساڵی ڕابردووە بە زۆری لە سەطحی کوردستانە خەباتیان کردووە، اعتراضیان کردووە، تەقابلیان کردووە و جوابی سەرڕاوە کە جوابی جمهوری ئیسلامیان داوەتەوە شەڕی خوێناویان کردووە و بەربەرەکانیت جدیان کردووە، جوابی لە عەرزەی سیاست و حتا نظامیش جوابی ئەحزابی ناسیۆنالیستیان کوردیان داوەتەوە. ئەم نەوعە لە مبارزە کە ئەمڕۆ جاریە ئازاردەهەندەیە نەتەنیا بۆ جمهوری ئیسلامی کە ئەبێ سەرنگون بێ، بەڵکو حتا بە خودی ئەحزابی ناسیۆنالیست، چون ناسیۆنالیزم حاکمیەتێکی بوو، دەسەڵاتێکی بوو لەم چوارپارچە کوردستانی لە عێراق 30 ساڵە بالاخره بەڵایەکی بەسەر خەڵک هێناوەکە کە لە دەورەی سەدامی شەهر هەر هەمان شت بوو. وای من گەرەکمەوە بڵێم کە خەڵک ئەم دەرکە، ئەم ڕادە لە بیرکردنەوە، ئەم ڕادە لە خۆنیشاندان، ئەم ڕادە لە ئاعتراز و ناڕەزایەتی و نەچوون بە شوێن شعار و تاکتیکەکانی ئەحزابی ناسیۆنالیستە بە نەزەمە یەکێک لە فاکتۆرە مهمەکانە کە خودی ئەحزاب متوجه بوون. بەڵام لە عین حاڵە مەسەلەی ئەسڵی و سەرەکییانەوەیە کە جمهوری ئیسلامی بڕوخێ،
اما اگر جمهوری اسلامی بروخی او انا کشمی اصلی لبینی احزابی کۆنەپەرست و مرتجع و سرمایه‌داری کوردە کە ئەم ئەحزابە نوێنەرایەتیان ئەکەن مەیدانێکی تر ئەبێ کە ئەوە سپێرین بە ئایندە کە حتمما دیایە خەڵکێک کە ڕژیم جمهوری اسلامی بڕوخێنێ و نابەرابەری و بێعەداڵەتی نەوێت حتمما هەر ڕژیمێکی تر و یا هەر جەریانێکی تر عەزابێکی تر بیانەوێت ڕچە و ڕێبازی ڕژیمی پاشایەتی و ڕچە و ڕێبازی ڕژیمی جمهوری اسلامی ئیدامە بن خەڵک بێ ئەوێسن و پاشەشی هەر ئەوەی بەسەر دێنن کە بەسەر ڕژیمی شاو بەسەر ڕژیمی جمهوری اسلامی هەوڵیانە. زۆر سپاس هاوڕا عەبدوڵڵا. هاوڕا هومایون دێمە لای تۆ لە قسەکانی هەردووکتانە یەک شت زۆر ئاشکرایە ئەویژەوەی کە ئەم چەکردنی ئەم ئەحزابە مەحکومە و لە لایەکی کەشەوە ئەم ئەحزابە بە بێڕەبتەزانن بە مەنفەعەتی خەڵکی کوردستان و بۆ لابردنی ئەم ستەمە نەتەوایەتیی کە لەسەر خەڵکی کوردستانە چێ نزیک زیاد لە 100 ساڵە بەحث لەسەرەوەی کە ئێوە ئەم تاین تەکلیفە بە چێ ئەسپێرن لە داهاتووی کوردستانە چێ ئەبێت تاین تەکلیف کە لەگەڵ ئەحزابێکی بێڕەبت لەگەڵ خۆیان نامۆ لەگەڵ منفعەتی چینی کرێکار و زەحمەتکێش و حیزبی حکومەتیش لەم بابەتەوە چه هەوڵ و تەقەلایەکە دات؟ میکرۆفۆنەکەت کراوە. هاوڕێ سەعید ئەم خودی ئەم خیزشە ئینقلابیە یەک ساڵی ڕابردوو نیشانی دا کە چەنە لە کوردستان ئەم جنبشە تامەزرۆی ئەوەیە کە سەرنوێشتی خۆی لەگەڵ جنبشی سەراسەری ئێران تعیین بکات. ئێمە دیتمان ئەو تێکەڵپێکانە کە بوو لە بینی کوردستان و سەراسەری چەندین جار خۆی نیشاندا و ئەو شعارانەی کە چ لە دەرەوەی کوردستان چ لە ناوای کوردستان ئەوە بە ئێمە ئەڵێکە گیر و گرفتی کۆمەڵایەتی تەنیا بە کوردستان جێبەجێ نابێت بەڵکە تەنیا ڕێگەی ئەوەیە کە لە ئاستی سەراسەریە بۆ ڕووخاندنی ڕژیمێکی کۆنەپەرست وەک جمهوری ئیسلامی پێوەستبی لەگەڵ جنبشێکی عەداڵەتخوازانە کە لە سەراسەری ئێرانە ئیسە لە ئارادایە. ئەمە شتێکە بەخۆشیەوە یەکێک لە خصوصیاتی گەورەی جنبشی قیامی یەک ساڵی ڕابردوو بوو کە ئێمە هەزاران نمونەمان لێ هەیە. ئەگەر تماشای هەر ئەو تاریخی یەک ساڵی گوزەشتە لە شاریوەری ساڵی ڕابردوو بکەیت تا ئێستا ئەتوانی زۆر نمونە لە ئەو ڕابطە لە ناو خودی کۆمەڵگای کوردستانە ببینی. ئەمە نقطە قووەتێکە کەوایە بۆ خودی ئەم مەسەلەش خودی لابردنی ستەمی نەتەوایەتی هێشتا دەستبردن بۆ ئەوە کە لە ڕابطە لەگەڵ سەراسەری ئێرانە حکوومەتگەری دیکتاتۆری وەک جمهوری ئیسلامی و لێرە مشەخەسە جمهوری ئیسلامی سەرنگون بکەی ئەمە حەڵکی ئەسڵیە بۆ ئەوە کە بەرەوپیری ئەوە بچی کە ستەمی نەتەوایەتی لە کوردستانی چا لە بین بەری. ئەمە مەسلەیەکی مهمە. تۆ وەختێ تماشای ئەحزابی ناسیۆنالیستەکەی ئەحزابی وا بە ئیسلاح بۆ کوردایەتی واکەن ئەدی شێڵگیر نین بۆ ئەوەکە ئەم ئتفاقە بکەوێ یعنی جمهوری ئیسلامی بە شێوەیەکی ئینقلابی سەرنگون بکریە بەڵکە تەرەفداری ئەوەنە کە جمهوری ئیسلامی لەسەرەوە بگۆڕیە و ئەمان بتوانن بگەین بە بەشێک لە سەدحێک لە حاکمیەت. ئەمە لە مزاکرەی ئەمانە تەک ڕەزا پالێوی تەک دەوڵەتانی تر تەک دەوڵەتانی منتەقەی عەرەبی منتەقە تەک حتا خودی جمهوری ئیسلامی و بەشایە لە جمهوری ئیسلامی تەک ئیسلاح تەڵەبانێک کە مردوون و مردارەوە بوون تەک خەڕوبی تەک فڵان تۆ بە ئەمانە نمونەی زۆر ئەبینیت کە ئەم تەمایلە هەیە لەمەین ئەو ئەحزابە کەوایە مەسلەی مهم ئەوەیە کە خودی خەڵک خودی ئەم جنبشە لە ڕابطە لەگەڵ جنبشی سەراسەریە بۆ سەرنگونی ئینقلابی جمهوری ئیسلامی تێبکۆشێ. ئەمە پایەیەکی زۆر مهمە بۆ بەرەوپیری چوون بە ئەوەکە ئەم مەسەلەی ستەمگەری ملی لە کوردستانە چۆن حەل بکەی. ئەگەر ئەمە کرا لە ئەو وەختا هەیە کە مردم لە کوردستانە ئەبێ خۆیان تەسمیم بگرن ئایا دوای جمهوری ئیسلامی حاکمیەتێک کە تێتە سەرکار هەر ئەو دڕندەخووی و سەرکردگەریە نسبەت بە خەڵکی کورد هەیە وا ڕژیمی شاو سەر جمهوری ئیسلامی هەیەە ئەگەر بوویان ئەبێ ئەو ئیجازەیان هەبێ بڵێن ئێمە بەشی خۆمان جیا ئەکەین و ئیتر بەسە سەرکرد ئیتر بەسە ئەدامکردنی ڕۆڵەکانمان ئیتر بەسە لەشکەرکێشی ئەبێ بۆیان ببێت لەباری بین الملەلیەوە لەباری حەقی قانونیەوە
لە هەموو بارێکەوە ئەبێ ئەو ئیجازەیانە پێ بدرێت کە ئەم سوالە لە بەرامبەریانە قەرار بدرێت ئێوە متمانە ئەکەن بە ئەم حاکمیەتی سەراسەریە کە لەگەڵی بمێنەوە یان نە ئەڵێن بازم ئەمیش کوتەکو گورزەکەی لە ژێرەوە دیارە بازم سەرکوتوان ئەکاتەوە ئەگەر ئەم سوالە بنیتە بەرپایان ئەبێ ئەم حەقیان پێ بدرێت یا بڵێن ئەرێ ئێمە ئەمێنینەوە وا بە نەزەر ئەگا ئیتر ئەو ستەم وڵاوەردنەی ڕابردوو نییە ئێمە ئەتوانین وەکو خۆمان ئیدارەکەین ئەتوانین زمانمان هەبێ ئەتوانین فەرهەنگی خۆمان پەرە پێ بدەین ئەتوانین حڕ بژین ئازاد بژین بەبێ ئەوەکە سەرکوتگەریەک و چماخی لەبان سەرمانەوە بێ لەو حاڵەتە یا ئەڵێن ئەرێ ئێمە ئەمێنینەوە یا ئەڵێن نە ئەمە جمهوریە ئیسلامێکی ترە ئەمە ڕژیمی شایەکی ترە ساز داوە بە ناوی تەمامیەتی ئەرزی بە ناوی تەزیە تەڵەبی بازم هێرە پێ بکات ئێمە داوای ئەواکە استقلالمان هەبێ داوای ئەواکەین کە جیابینەوە ئەبێ ئەوە بەڕسمیت بناسێ ئەوە شعاری سەرەکی ئێمە کۆمونیستەکانە کە لە ئێستا لە هەموو وەخت زیاتر شێرگیلترین ئەم قسانەی من ئەوە نیشان ئەدا کە فەرقی ئێمە بۆ مەسلەی حەلکردنی مەسلەی ملی لە کوردستانی ئێرانە جیاوازیەکەی زۆر ڕۆشنە لە ئەحزابێکە ئێستا بەناو کوردایەتی و خەریکن مبارزەکەن لە ئەحزابێکە ئێستا خەریکن لە کوردستانی عێراق ئەو ماژرەیان بەسەر هاتووە بەداخەوە کە ئێمە محکومان کردووە جمهوری ئیسلامی خەریکە بنکەکانیان پێ هەڵە پێشێ کەوایە سیاسەتە متفاوتەکان زۆر معلومە ئێمە چی ئەڵێن و ئەوان چی ئەڵێن ئەمە سیاسەتی ئێمە کۆمونیستەکانە کە ئێمە کەوتوینە شوشۆنی و تەنیا بەهێزی جەماوەری خەڵک بەهێزی جنبشی ڕادیکاڵ توانێت جێبەجێ بێ بە هیچ تەوتە ئەو بەنوبەسێ لە بانەوە ئەم سیاسەتە ئێمە جێبەجێ نابێت بەڵام ئەوان سیاسەتەکەیان چۆن کاشتێترە چەوتە ڕەبتی نییە بە مەنافعی ڕیشەی خەڵکەوە بە جۆرێتر لەوانەیە بۆیان جێبەجێ بێت بەندوبەست لەگەڵ ئەمریکا لەگەڵ عەرەبستان لەگەڵ چوزانم دەوڵەتی مرکزی عێراق حتا خودی جمهوری ئیسلامی لەوانەیە بۆیان جێبەجێ بێت کەوایە دوو سیاسەتە ئێمە خەریکین ئەمە تەبلیغەکەین ئەوە کە سیاسەتی خۆمان زۆر سپاس هاوڕێ هومایون هاوڕێ عەبدوڵڵا لەم ڕۆژانە بە بەهانەی ئەم کێشەی ناو زەحمەت کێشانەوە جەماعەتێک خەریکی بەحسن بۆ نمونە هێمنی سەییدی لە پەیوەند لە دژاتی لەگەڵ عەبدوڵڵای موحتەدی و ئیلخانی زادا بە بەهانەی ئەمەوە دژ بە کۆمونیزمی کرێکاری شتێکی وتووە نازانم گوێ لێ بۆیانە بەڵام من عینی دەقی قسەکەی بۆ گێڕمەوە ئەڵێ ئەمە خۆی لەگەڵ کۆمونیزمی کاریگەریە بوو سەردەمێک عەبدوڵڵای موحتەدی و ئەو وەختی کۆمونیزمی کاریگەری ئەسان مەمنوع بوو باسی کوردستان بکرێ و کوردایەتی کوردستان بە تۆری مشخص ئایا هەمچین شتێک لە ناو ئێمەیە وەکو کۆمونیزمی کرێکاری لە وەختیەوە کە باسی کۆمونیزمی کاریگەری هەیە ئەسەن مەترەحە یان نا ئەمە کینەیەکە ڕقێکە کە لایەنە ناسیۆنالیستەکان دژ بە کۆمونیزمی کاریگەری و ئەم ڕێگە حەلەی کە نانێ بچنە سەری باسیەکەن فەرموو من بۆ خۆم گوێم لێ نەگرتەوە بەداخۆ بزانم هێمن چی ئەڵێت بەڵام حەقیقەتەوەیە بەڵێ لە سەرەتای قسەکانیشمان و باسمان کەوتمان بزوتنەوەیەکی سوسیالیستی و بزوتنەوەیەکی پێشکەوتوانە و ڕادیکاڵ لە سەرتاسەری ئێران و بە تۆری ویژە لە کوردستان ئازاردەهەندەیە بۆ نەتەنیا بۆ ڕژیم کە ئەڵێن بڕوخێ بەڵکو بۆ ئەحزابی ناسیۆنالیستێک کە 30-40 ساڵە توورەکەیان دووری و بلەخەرە گیفانی قوڵیان ئامادە کردو بۆ ئەوە کە ئەگەر ئەم ڕژیمە بڕوخێ ئەوان لەسەر ئەم برینە کارکەن و ئەم برینە هەر بێڵنەوە بۆ ئەوە کە خۆیان وەکو ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستانی عێراقا بشنە دەسەڵات هەیە منمانەندەها کە ئەم قسە و باسە ئەکەن جوان ئەزانن و بە ئەدەبیاتی ئێمەیان خۆندۆسۆ وەک نەیاری سیاسی کە واقعاً کۆمۆنیستەکان لە 40 ساڵی ڕابردووە بە خەڵکیان وتووە و بە خەڵک بەرامبەر بە ڕژیمی حاکم لە ئێرانە چ دەورەیە کە ڕژیم شابوو و چ ئەم دەورەی 44 ساڵە کە ڕژیمی جمهوری ئیسلامیە چیان وتووە و بۆ ڕەفعی ستەمی ملی چیمان وتووە ئەمە وەکو ئیشارەشمان پێکرد بەنظەم زۆر ڕۆشنترین هاوڕێ عەبدوڵڵا دەزێ لە میکرۆفۆنەکە ئەیبەسیت تکای بیکەرەوە قسەکەی ئێمە زۆر ڕۆشنە ئەڵێن ستەم ملی تا نظامی سەرمایەداری حاکم بێ و ڕژیمەکانیان لە ئێرانە حاکم بن ئێستا هەم ڕژیمی شاو ئەم ڕژیمی جمهوری ئیسلامی ئیمتحانی خۆیان پەستاوە ئەم زوڵم و ستەمە ئەم نابەرابەریە
لە خەڵکی کوردیان کردو هەر بەردەوامە بێ بۆیە لاچوونی ئەمە لابرنی ئەمە بەوەیە کە ئەم ستەمە ڕەفع بێت چۆن ڕەفع بێ خەڵک ئەبێ تەسمیم گرن بۆ چارەنووسی خۆیان ئەمە شتێکە کە ئازەوتمە ئازاردەهەندەیە بۆ ئازاری ناسیۆنالیست ئەمە هەر ئەو شتانەیە کە عەبدوڵڵای موحتەدی بۆ خۆشی وتوێتی ئەمە تکرار قسەکان عەبدوڵڵای موحتەدیە هونەرێکی نەکردووە قسەیەکی تازەکە بەڵکو ئەمە بە شەواهدی کولی کۆمەلگای ئێران و کوردستان ڕەش لەسەر سپی نووسراوە تەوزیع دراوە کە ئەبێ خەڵکی کورد خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن کۆمۆنیستەکان دفاعیان لێ یەکەن و ئەگەر خۆیان حاکم و دەسەڵات ئەم ستەمانەکە لیان کەوە لای ئەبن ڕەفعیەکەن و لەتەی ڕفراندۆمێکە و ئەگەر هەر هات و بەلاخەرە ڕژیمهای بعدیش هاتنە سەر حکومگەرێکیان بوو هەر ئەمە ئەدامە پێبن و ئەم زەخمە قوڵترۆکەنەوە خەڵک حەقیەوەیە کە بڵێ بن دەسەڵاتی خۆمەوە و ئەبێ حاکمیەتی خۆم بێ من گەرەکمەوە بڵێم کە حەقیقەتەوەیە کە حقیقەتەوەیە کە ئەو بڵێم کە ئەم قسە و باسە زۆر ئەهمیەتی نییە نە بۆ خەڵک ئەهمیەتی هەست نە بۆ ئەوان بەڵکو کردەوەی خودی ئازادی ناسیۆنالیست گەورەترین مەدرێک و سەنەدە بۆ ئەوە کە ئەوان فڕیان بەسەر ڕەفعی ستەمە ملیۆن نییە و خودی مبارزاتی ئەخیری نیشانی بە جوانی ئەمەی نیشان داوە وەم ئێش و ئازار و حەملەکردن بە کۆمۆنیستەکان ئەوەیە کە خەڵک ئەو ڕێبازە فرەتر لە شعارەکانیان و لە سیاسەتەکان و بۆچوونەکانیان بەرچاو کەوتووە کە واقعیان ئەلعان ئەمانەتە کوتوب لەمدا و لاوە باسی لێەکەن و نفرەت پەراکەندەگیەکە کە ئەمانە لە تووری 40 ساڵی ڕابردووە سەرەڕای جمهوری ئیسلامی بۆ خۆیان ناسیۆنالیستەکان عەلی کۆمونیستەکان باسییان کردووە حتا شەڕیشیان پێ تەحمیل کردن بۆیە من پێم وایە نابێ ئەم شتانە جددی بگرین چینەوە سەر خودی مەسەلەی ئەسڵی لابرنی ستەمی ملی کە ئێمە قسەی ڕۆشنمان کردووە ئەگەر کەسی ئینتقادێکی ڕێخنەیەکی دێتە مەیدان قسەی خۆی کا بنووسرێ باسە کۆمۆنیستەکان کردوانە خراپە ئەو قسە باسە کە ئێمە ناسیۆنالیستەکان کردوانە باشە زۆر سپاس ئێمە بەقەی 30 سانیە هاوڕێ هوماینەگە قسەیەک هەیە و نەدوت بێت فەرموو 30 سانیە تکایە پێم وایە ئەوەی وا لە مۆردی ئەو بەرادەرەوە باست کرد کەچی وتووە بە کۆمۆنیزمی کاریگەرین چاواشەکاریەکەن ئەگینا ئەیتوانی ئینتقاد کات لە عەبەی موحتەدی کە بۆچی لەگەڵ سەڵتەنەت تەڵەب و ئەمانە دانیشتووە بۆ ئەوە نایکاکە ئەو جەماعەتەی وا ئەمە لایەن گریانە ئەوانیش لەگەڵ باڵی جوابی ئەوە بەوە بدەن نەتیجە کە لەو فرسەتە ئیسفاداکە ژاری زیدی کۆمونیستی هەڵە ڕێژێ لەجیایە و جوابی کابرا بداتەوە انتقادی ڕۆژی لێ بکات ئەوە دلیلەکەیەتی کە وەکو دارابی باسی کرد بە نەزەرمە ئێمە ناوێ بکەوینە ئەو داوە لەسەر ئفشای سیاسەتەکانی ئیسیانە بێ بڕۆین زۆر سپاس هاوڕێ عەبدوڵڵا 30 سانیە سەرنگونی جمهوری ئیسلامی ئفشا و ڕسواکردنی ئەحزابی ناسیۆنالیست لە سەطحی مەنتەقا و بەتەوری خاص لە کوردستانی ئێرانە ئەو شتەیە کە معتەرزین پێکاران زەحمەتکێشان ژنان ئەبێ لە حرەکەت و ئیقدامی ئەمڕۆیان تا سەرنگونی ڕژیمی جمهوری ئیسلامی ئەبێ ئیدامی پێ بن کە بەنظرم زۆر مهم و بەرجەستە و خۆشیان بۆ قەناعەتە گەیشتون هەروەکو ئیشارەمان پێ بکەن سپاسان دەکەم هاوڕێیان هومانی گودازگەر و عەبدوڵڵای دارابی بوو بەژاریتان لەم بەرنامەیە و بینەرانی عەزیز مەمنونم لەوەی کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوون چاوەڕوانی پێشنیارەکانتان ڕەخنەکانتان هەین و تکایە پەیوەندیمان لەگەڵ بگرن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوەکەین